من وەکو هاوڵاتێکی قەزای شارە زوور پێم ناخۆشە بەم وەزعە ئەم وەزعە جەماعەتی پەکەکە ڕاستن لەناو ئەو حیزبانە ئەو پەکە ڕاستن چونکە لەسەر کورد چەند ساڵە وەبێ نانوەبێ ئاوانەوە کەژانەوە خۆیان ئین کردگە لە بۆنەی ئەم کوردی خۆمانەوە بەس ئەمانە ئەشەو بیلام حیزبانە درووەکەن ئەم حیزبانە گەر ڕاستیانە کرد یارمەتی ئەوانیانەدا شتیان بۆ ناردن یارمەتیانەدان فیشێکیان بۆ ناردن یارمەتیانەدان چەک و ئەسلحەیان بۆ ناردن نەوەکو بڕۆن بەرامبەری ئەوان بێسن بۆی تورکیای خەوەنە تورکیای تاوانبار تورکیای بێقیمەت تورکیای کوردفرۆش بڕوا لەگەڵ ئەوانە قسە بکات لەگەڵ تورکیا ڕێکەوە ئەم جەماعەتە وەکو جەماعەتی مەسعود بەرزانی دائیمەن ئەو جەماعەتی تورکیا تێنە سەر ئەم جەماعەتی کوردەوە کەوانە ئەو کەژانەی قەندیل و ئەوانە شەڕەکەن هەر ئەوانە ڕاستەکەن وەداوە لەم جەماعەتەکە یەکێتی و پارتی لەگەڵ ئەم برادرانە ڕێ بکەن وەکو برایەکی باش با تورکیای خەوەنە نەیە بۆمان تورکیای غاین نەیە بۆمان تورکیای خاین نەدا لەو برادرە ئەو برادرانە کە لەسەر حەقی کورد چەند ساڵە شەڕەکەن شەهیدیان هەیە لێقۆمانیان هەیە داواکەین کەوا ڕێ بکەونەوەکو برایەکی باش کورد ڕێن یەک نین لەبەرەوەی یەک نین ئەگەر یەک بگرن هیچ کەسێ ناتوانێت پیان ئەوە ئەمانێت ئەگەر ڕێ بکەون جەماعەتی تورکیای خاین ناتوانێت ئاوا تەعادا لە کورد بکات و بێت ئەسکەرێ بێت لە قەندیلە بێ شەڕی پێ بکات و تیارە بدا لە ئەهلیەکەی و بیکوژێ زۆر هەر وەجلان ڕاستەکەواتە لە سژ ناهێشتر هەر لە سژنی شار شەڕەکە لەسەر کورد یعنی ئەو ئینسانێکی ڕاستە ئینسانێکی ڕێک و پێکن ئەم جەماعەتە ئینسانێکی ڕێک و پێکن و هەمویان کوردی ساقن ئەوان کوردی ساقن ئەمانە دایمە لەسەر پارە شەڕەکەن ئەوان لەسەر قەومایەتی و لەسەر خاکی خۆیان شەڕەکەن ئەمە کێشەیەکی نێودەوڵەتی لێکەوتۆتەوە ئەمە تورکیا هەڕەشەی کردووە لە لایەنەکان لایەنمانەیەوە ئاشکرایە تورکیا هەڕەشەی لێ کردەوە ناتوانێت لێی دەرچێت ئەگی نازینی وەرتێ هیچ پەیوەندێکی بە کێشە ناخۆوە نییە ئێمە خۆ داعشەوە تا لە خوارەوە هەجوومەکە و ئێمان لێرەوە بەرەو زینی وەرتێ هێزەبن و زینی وەرتی ئەوەی نەویست ئەمانە ئەوەیان بۆ کرد ئێمە حکوومەتی عێراقی زوڵمان لێکە حکوومەتی عێراقی وەزارەتمان لێ ئەسێنێتەوە کێشەکانمان بەرەو زینی وەرتێ و بەرەو پەکەکە کردێتەوە ئەم عەقڵێتە ئەبێ کورد لە مێشکی خۆی دەرکە ئەبێ کورد نێوماڵی کوردیەکخا ئەگەر ئەیەوێ سەرکەوتوو بێ ئەگەر ئەیەوێ مافەکانی نەتەوەی بەدەست بێنێ ئەبێ نێوماڵی کوردیەکخا نێوماڵی کوردیش ئێمە لە بەغاوە زلمان لێ ئەکرێ نابێ ئێمە ڕوبەڕووی پەک و بەرە و ڕوزینی وەرتێ و شەڕی ناوخۆی پێ دروستکەین داعش لە خوارەوە هەجوومەکە ئەوە دوێنێ جوتیاری کوردیان لە خانەقی سەر بڕی و ئێمە هێز بەرەو زینی وەرتێ ئەبین و ئەوە جەنازە بەرەو بۆ کەلار و بۆ ئینتێتەوە جوتیارەکانی کورد دەبن سەری ئەبڕن زینی وەرتێ ها لەکوێ و خانەقی ها لەکوێ و دوژمنەکانی کورد لێرەوە هێرشیان بۆ ئێمە هێناوە براکیان هەرسەری ئەم کێشانە هەمووی دەسەڵاتەکە بە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتەکرێ ئەبێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت نێوماڵی کوردی یەکخەن واز لە حیزبایەتی بێرن کوردایەتی بکەن ئێمە داواکاریەکەمان لە بەغایە لە زینی وەرتێ نییە ئەمە با حکوومەتی هەرێم باش ئەم ڕاستیە بزانێت ئەگەر ئەیانەوێت ئێمە یەک بین ئەبێ نێوماڵی کوردیەک خەن داواکاریەکانمان ڕوبەڕووی هەر دوژمنێکمان بکەینەوە تورکایە ئێرانە سووریایە عێراقا ئەمە ئێمە بەدەستی هێنن ئەگەر نێوماڵی کوردیش یەک نەبێ ئەگەر شەڕەکانمان ڕوبەڕووی زێنی وەرتێ بکەینەوە ئەمە ئێمە لە خانەقی جوتیارمان سەرە بڕن لە بەغا وەزارەتمان لێ ئەسێننەوە نێوماڵی کورد لێرەوە پەرتەوازە ئەبێ لەبەرەوەی زەختی دەوڵەتیان لەسەرە زەختی دراوسیەکان دەوڵەتەکانی دراوسێ نەک نێودەوڵەتی عالەم زەختی تورکیا و ئێرانیان لەسرە ئەگەر ئەیانەوێن نێوماڵی کوردیە خەن بچن بە دەنگ بانگوازەکەی سەرۆک ئاپۆوە وەرتێ خۆکارەکەی ئەوەیە حیزبێ لەو وڵاتی ئەمە تاکڕەوانە حکوومەکە هەموو سێکتەرەکانی حکومڕانی لە چنگی ئەو تاک حیزبەیە بەکارێنێ ئەی قۆزیێتەوە ئەم حیزبەش کە حکومڕانی یەکەمە لە هەرێمی کوردستان لەگەڵ دەستی دەرەکیا دەستی تێکەڵ کردووە هۆکارەکەی ئەمەیە هەموو سێکتەرەکانی دەسەڵات لە بەشەوەندی خۆی بەکاردێنێ ئەوتر کێشەکەی ئەم وڵاتە ئەوەیە بۆیە هیچی بە هیچ نابێ هەرم حیزبەیە هەموو هێزی پێشمەرگە و هێزی ناوخۆ هەمووی لە چنگی ئەوایە ئەوە توانێت بڕیار بدا و چارەسەری دروست بۆ و کێشە دروست دۆزێتەوە هۆکارەکەی یەک لایەنە ئەم لایەنە ینی نۆماڵی کوردی پەرتەوازە کردووە ینی کەس خۆی بە خاوەنی کێشەیە
چارەسەری ئەو کێشەیە نازانێ هۆکارەکەی ئەو لایەنەیە ینی لایەنەکانی تریشی سەرقاڵی کێشەی تر دروست کردووە بۆی نەیان پەرشێتە سەر چارەسەرکردی کێشە نەتەوەیەکان ئەم لایەنە چۆن بڵێ تەوقیت کراوە ئامادەکراوە بەس بۆ تێکدانی ڕەوشی هەرێم مەهامی هێز وڵاتێکی دەرەکی جێبەجێیەکە کێشەیە ئێمە ئەوەیە سەرگردەیەکی فریارڕەسی وەکو ئۆجەلان لە زیندانایە ینی لە زیندانە دێ گۆشێ فەلسەفە و تەریقەتی خۆی لە ڕۆژئاوا جێبەجێیەکە یعنی ئەو لە زیندانە و فریارڕەسە کیانە دروستەکە بۆ ڕۆژئاوا لە کاتێک ئەوانەی ئێمە ئازادن بەسەر پارە و دەسەڵات و هەموو شتێکە هیچیان پێ ناکرێ لەگەڵەوەشە هیچیان پێ ناکرێ خەریکی لە باربردنی خەونی کورتن کێشەکەی ئێمە ئەوەیە یعنی ئەوەی لێ هاتوو بێ وەکو قازی ئێدامەکرێ وەکو ئۆجەلان چۆن بڵێ ئەگیرە و زیندان نەکرێ بەڵام ئەوەی هیچی پێ نەبرێ مەرەقەسیەکەن بەرەڵایەکەن ینی بۆ جێبەجێکردنی مەهام و تاکتیکەکانی دەرەوە